لە کاتێک کە سەردانی گۆڕستان دەکەی لەوێ دەبینی کەس چاودێری کەس ناکە. لە گۆڕستانە چاودێریکردن نییە، نە ژنەکەت چاودێری دەکرێت، نە کچە جوانەکەت کە بە گەنجی مردووە، نە کوڕەکەت، نە مراقبەی ژن و مێردایەتی هەیە، هیچ کەسێک مراقبە و چاودێری ناکرێت. بەڵێ خێزانەکەت بە تەنیشتی کەسێک و دەنێژی پیاوێکی بێگانەیە، دڵش لێ پیس نابێت چونکە مرد تەواو. مردن ئەو کارە ساتەیە. بەڵێ هیچ کەسێک حیمایی نییە. قەبری فەقیر و دەوڵەمەند هەموو یەکسانە. بۆیە ئەو خێزانەی ئەو منداڵی کە خۆشت دەوێ بە دڵنیایەوە ڕۆژێک دێت بەبێ مراقبە و بەبێ چاودێری بەجێ دەهێڵیت. کەس مراقبەمان ناکات. بەخوا کەس نایەتە دیار گۆڕەکەمان بزانە خەریکی چێ و خەریکی چی نییە، چونکە ئێمە لە ژیانێکین و کەسەکانیشمان لە ژیانێکی ترن. نە دەوڵەمەند، نە بەرپرس، نە حیمایی هیچ شتێک نابینیت. دەوڵەمەند جلوبەرگی هەر خامە، فەقیر و هەژار هەر خامە، بەرپرس و دەسەڵاتدار هەر خامەکەیە. هیچ کەسێک جیاوازی لەگەڵ هیچ کەسێکی ترا نییە. بۆیە لەوێ دڵپیسی نییە. دڵ لە خێزانەکەت پیس ناکەی، دڵ لە کچەکەت پیس ناکەی. کچێکی جوانت هەبووە، خێزانێکی جوانت هەبووە، بەجێ دەهێڵی و دەڕۆی، کۆتایی پێدێت. لە تەنیشتی کەسانێک و دەینێژی لەوانێ هەر نایان ناسیت. ئەوە مردنە، ئەو کارە ساتەیە. کەسی چاودێریمان ناکات، کەواتە هەوڵ بۆ قەبر و قیامەتی خۆت. کە سوکارەکەت لە دوای مردنت بەجێ دەهێڵن. بۆیە کاتێک کە دەتەوێت گوناه و تاوان بکەی، دەتەوێت سەرپێچی فەرمانی خوا بکەی، مردنت لەبیر بێ. دڵنیا بە ڕۆژێک دێتە ناو خۆڵا بزر دەکرێی، دڵنیا بە کە سوکارەکەشت تۆ لەبیر دەکەن. کەواتە هەوڵ بۆ قیامەتی خۆت بدە. مەڵێ ئەمان سەری ساڵە و ئەمان نەورۆزە و ئەمان حەفلەیە و ئەمان شاییە و ئەمان چییە و قەی ناکەر ئەمڕۆیە. ئەگەر ڕۆژە مردی چەند کەسمامی لەو حەفلانە تیا چوو، لەو ئاهەنگانە تیا چوو، بە شەرمەزاری و بەڕوڕەشی گەڕایە بۆ لای خوا، بە سافیرەی بە سینگ و قۆڵی ڕوتەوە گەڕایە بۆ لای خوا. بۆیە مردنت لەبیر نەچێت. بەڵێ لە تەنیشت کەسی بێگانەوە لەوانێت تۆ بنێژن. خێزانەکەت بەجێ دەهێڵی، کچەکەت بەبێ مراقبە و چاودێری. بەڵام کەسەکانمان، ئازیزەکانمان چاوەڕێی دوعای خێری ئێمەن، مردوەکانمان چاوەڕێی دوعای خێری ئێمەن. ڕۆژێک دێت هەمومان بەجێ دەهێڵین. بۆیە خوشکە بە ڕێزەکانم، برا بە ڕێزەکانم لە خوا بترسن، تەقوای خوا بکەن. مردنتان لەبیر نەچێ، چونکە ئەمڕۆ یابەیانی کۆتایی بە ژیانمان دێ بخوا. مردن لە پێشمانە و هیچ کەسێکیش ناتوانێت ئینکاری بکات. بەڵام گرنگەوەی ئینسان بە سەربەرزی بمرێت، بە سەرفرازی بمرێت، ئەو کاتە ئینشاڵڵا خۆشبەختی دنیا و قیامەتە بێت.